ناوی کەس نانین بەڵام خەڵکمان لەلا بووە هەتا 6 دەفتەری ڕۆیشتە 6 دەفتەری ڕۆیشتە 50 دەفتەر ڕۆیشتە 40 دەفتەری ڕۆیشتە بە لە هەموو شتەکانی هەشمان بووە بە 30 وەرەقە 30 وەرەقە ئیشەکانی خۆی کردیە دەبینێتەوە سەر ئەو کەسانێک کە علاقاتی بەرفرەوانیان هەیە لەگەر ئەو کەسانەی ئیمکانەتیان باشترە لەگەر ئەو کەسانەی کە شوێنەکانیان دیاری کراوە خۆی ئەمە هەموو ساڵی پلانێکی جوان دادنێن بە پێی داواکاری بە پێی سیستەمەکان بەڵام ئەو جارێ کاتی لە کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردن گۆڕانکاری لە ئەوەکان کرا لە ڕۆژەکە کرا ئاستەنگەشی دروست کرد لۆدەکە کەتە سەرمان زیاتر بەس لەبەر ئەوەی کە ئێمە جیهازەکەمان توانایکی زۆر ڕادەبەدەری هەیە توانیمان ئەو فەراغی ئینۆ ڕۆژان بکەینە ڕۆژێک ئیشی هەمووشیان جێبەجێ بکەین مەسەرەن دەکاندیدت لەلایە ئەو دەکاندیدی دابش دەکەی ڕۆژێ چەند دەتوانی تەغزییان بکەین تەجیزیان بکەیت کاتی دە ڕۆژ هاتە پێش ینی هەمووی کەتە ڕۆژەچی دەبێت تو چ بکەیت پلانەکان هەمووی هەروەشێنیوە پلانەشی دیکە دابنێەوەی فریای هەموو بکەچووکە ئەو شەوەی کە سەعات 12 هەر کەسە و پۆستەری خۆی لێ نەبێ وازان کە هیچی نەکردێ مادەم بە فریای یەکەم ڕۆژ و یەکەم چرکە و یەکەم زەنگ نەکەت